لە سێم بەرنامەی لاوان سڵاو لە ئێوە بینەرانی ئازیز. ئەم حەوتوێش لەگەڵ جەلال لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی لاوان. هیوادارم تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنین. ئەم حەوتویە بڕگەی ناساندنی لاوی سەرکەوتومان هەیە. ئەم جارە باس لە گرنگی و ڕۆڵی پەروەردەی زانکۆ دەکەین لەسەر ژیانی تاک کە دەکەوێتە هەستیارترین خۆناغی تەمەنی تاکەوە لەوەی کە ئەرکی ناوەندە ئاکادیمیەکان چین ئەوان چۆن بەشدار دەبن لە پرۆسەی پەروەردە و پێگەاندنی تاک. زانکۆ تا چەند یارمەتیدەری تاکەکانن لەوەی کە تاک ئامادە بکەن بۆ وەرگرتنی پسپۆڕی و پیشەی ژیانی داهاتوویان. خۆشەویستانم، پەروەردە و پێگەاندن پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ هەر قۆناغێکی تەمەنی تاک و بە بنیادێکی گرنگی هەر کۆمەڵگایەک هەژمار دەکرێت و ئەم پرۆسەیەش دەتوانێت کاریگەری لە سەرجەم بنیادەکانی کۆمەڵگا دابنێت. پەروەردە دەبێتە هۆی بنیادنانی کۆمەڵگایەکی هۆشیار کە هەوڵی پێشکەوتن و هۆشیارکردنی تاکەکانی دەدات و هەروەها تاکەکانی لە دواکەوتووی دەپارێزێ. یەکێک لەو ناوەندانەی کە ئەرکی پەروەردە و پێگەاندنی تاکەکان لە هەستیارترین قۆناغی تەمەنیان دەدات زانکۆ و ناوەندە ئاکادیمیەکانە. فەرموون بڕۆین بەشی یەکەمی بەرنامەکەمان ببینین دێنەوەلاتەن. پەروەردە و پێگەاندن پرۆسەیەکی کۆمەڵایەتیە کە بە یەکێک بە بنیادە سەرەکیەکانی کۆمەلگا هەژمار دەکرێ و گرنگێکی زۆری لە ژیانی هەر تاکێک هەیە. پەروەردە شتێکی نوێ و تایبەت بەم سەردەمەن نییە، بەڵکو هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤ و ئەو کاتێکە مرۆڤ هەوڵی تێگەیشتنی شتەکانی دەوروبەری داوە و ویستویە خۆی لە مەترسیەکانی دەوروبەری بپارێزێ هەوڵی زانینی داوە کە زانین و هەوڵدان بۆ فێربوون بە بەشێکی بنەڕەتی لە پەروەردە و فێربوون دادەنرێت. لەگەڵ سەرهەڵدانی شارستانیەتەکان ئەم پرۆسەیە بایەخی زیاتری پێدرا و هەروەک لە یۆنانی باستان بیرمەندانی وەک سۆقرات و هەروەها ئەفلاتون کە لە کتێبی کۆماری بە گرنگیەوە باسی لێوە دەکات کە پەروەردە و پێگەاندن بریتیە لە دۆزینەوەی توانا و لێهاتووی سروشتی تاکەکان و هەوڵی گەشەسەندنیان دەدات. دواتری زانایانی دیکەش بە گرنگیەوە پێناسەی ئەم پرۆسەیەیان کردووە. ئەگەرچی بیرروڕاکان سەبارەت بەم پرۆسەیە جیاوازە و نەک لە نێو خەڵکی ئاسایی بەڵکو بیرمەندان و زانایانیش جیاوازی بیرروبۆچوونیان هەیە لەسەر ئەم پرۆسەیە و کۆکنین لەسەر پێناستەیەک. بەڵام دەبێ ئەوەمان لەبیر بێت کە پەروەردە و پێگەاندن تایبەتمەند ناکرێتەوە بە تاکێک و هەروەها بە شوێن و کات و یاکردارێکی تایبەتی، واتە بە شێوەیەکی دیار پەروەردە و پێگەاندن تەنها نابەسترێتەوە بە قۆناغی منداڵی و چوونە قوتابخانە و خوێندن و وانەکانی تایبەت بە قوتابخانە، بەڵکو پەروەردە و پێگەاندن بۆ هەموو تاکێک و لە هەر کات و شوێنێک بێت کە کۆمەڵێک کردداری فێربوون لە خۆ دەگرێت. ئەرکی ستەمی پەروەردە لە قۆناغەکانی تایبەتی قۆناغەکانی باخچەی ساوایانە و قۆناغی قوتابخانەی بنەڕەتی و هەروها قۆناغی ئامادەی دەست پێ دەکا. دەبێت کەسایەتێکی وای بۆ زانکۆ ئامادە کرد بێ ستەمی پەروەردە کە ئەرکەکەی ئاسان بکە. بێگومان بە تەنیا ئەمە بە زانکۆ ناکرێت، بەڵام زانکۆ دەتوانانی یارمەتی دەربێ، دەتوانانی چاکسازی لە کەسایەتی خوێندکار بکە لەم قۆناغەدا. ئەگەر هەر خەلەلێکی تیابیان کەم و کوڕێکی تیابێ لە سیستەمی پەروەردە دەتوانانی تاڕادەیەک چاکسازی تیا بکە و چاچی بکاتەوە. قۆناغی لاویەتی قۆناغێکی گرنگ و پڕبەرهەمە لە قۆناغەکانی ژیانی تاکی لاو لەم تەمەنە توانا و لێهاتوویەکی زۆری هەیە و لە هەمان کات دەگاتە ئاستێکی بەرز لە فێربوون و بە تایبەتی ئەو بوارانەی کە حەز و خولیای ئەوە لێهاتوویەکانی خۆی دەردەخات و ئەو زیاتر لە بەها کۆمەڵایەتی و ئابووری و معنەویەکان تێدەگات و هەست بە بەرپرسایەتی دەکات و دەبێتە تاکێکی کۆمەڵایەتی و هەوڵی پسپۆڕی وەرگرتن دەدات لەو بوارەی کە خولیای ئەوە و چوارچێوەی بۆ دیاری دەکات تا لە ڕێگایەوە بتوانێت پیشە و ژیانی داهاتووی مسۆگەر بکات. لە ڕاستیدا زانکۆ دەتوانین پێناسی بکەین بەوەی
پایمانگایە کە بۆ دروستکردنی کادیر بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە کۆمەڵ کرد بێت و سەیری ڕۆڵی زانکۆیەکانی جیهان بکەین بەڕاستی دەبینین هەر گۆڕانکاریەک لە هەر بوارێک لە بوارەکانی معریفی کۆمەڵایەتی سیاسی کرابێت ڕۆڵێکی گرنگی زانکۆی تێدا بووە یعنی زانکۆ ڕێنشاندەر و بەرنامە ڕێژ بووە بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە جیهاندا ڕوویداوە تا ئێستا. بە شێوەیەکی گشتی پەروەردەی لاوان دەبێت لەسەر سێ بنەمای سەرەکی بێت کەڵگوەرگرتن لەو بەهایانەی کە تاکی لاو زیاتر هان دەدات بۆ بەردەوامی پرۆسەی پەروەردە و فێربوون، پابەندبوون بە هەست و خوازیاری تاکی لاو کە کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئەو، هەروەها پەروەردەکردنی هۆش و ئیرادە بە شێوازێک کە هان دەربێت بۆ ڕۆشنبیرکردنی تاکی لاو. پەروەردەی زانکۆ و کاریگەری گرنگ دادەنێت لەسەر دروستکردن یا سەلماندنی کەسایەتی لاو چه لە ڕووی دەرونی و چه لە ڕووی کۆمەڵایەتی کە دەبێتە تاکێکی پێگەیشتووی کۆمەڵایەتی لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون لەو قۆناغەدا، هەروەها ئامادەی دەکا بۆ ئەوەی بتوانێت ژیانێکی سەردەمیانە بۆ خۆی مسۆگەر بکات. بێگومان پێشەبوو شتێک زانکۆ پێویستە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبێت لە دروستکردنی کەسایەتی خوێندکار یاخود لاو. ئەمە دەتوانین بڵێن ئەمە شتێکی زۆر ئەساسیە بۆ ئەوەی بتانی تۆ خوێندکارێک دروستکەی لە داهاتوودا بزانی چی دەوێ و چی دەکا. لەبەر ئەوە دروستکردنی کەسایەتی لەلایەنی زانکۆوە پێویستە لە سێ لایەنەوە بێت کە زۆر گرنگە. یەکێکیان لایەنی معریفیە کە بتوانیت تۆ خوێندکارێک ئامادە بکەی کە لایەنی معریفیەکەی بای ئەوەندە لێهاتوو بێ کە بتانی لە دوا ڕۆژدا لە پسپۆریەکەیدا تا ئەوەندە شارەزا بێت کە بتوانێت ناو کۆمەلگا جێگای خۆی بکاتەوە بۆ دابینکردنی پیشەیەک بۆ هەڵبژاردننی کاری داهاتووی. لایەنی دووەم کە زۆر گرنگە زانکۆ گرنگی پێبدات دروستکردنی کەسایەتی خوێندکار یاخود لاو لە ڕووی دەرونیەوە بتانی کەسایەتێک دروست بکە کە ئەو کەسێک کە دەردەچێت لە زانکۆ تا ئەوەندە لێ هاتوو بێ توانایی ئەوەندەی هەبێت لە ڕووی دەرونیەوە کە بتانی کۆمەلگا پشتی پێ ببەستێ لە بوارە جیاجەکانی کۆمەلگا تاکو بتوانێت ببێتە کەسێکی بەرهەمهێنەر لە کۆمەلگا کاریگەریەکی چاچی هەبێ و کەسایەتێکی کارا و کارامەی هەبێت لە داهاتوودا. ئەمەش لە هەمان کاتدا ڕنگدانەوەیەکی باشی دەبێت بۆ ئەوەی کەوا بتانی لە پسپۆریەکەیدا سەرکەوتوو بێت و بتانی پیشەیەکی باش بەدەست بێنێت لە داهاتوودا. ئەمەش یەکێکە لە ئەرکەکانی زانکۆ کە پێویستە کەسایەتی خوێندکار وا دروست بکە کە لە دوا ڕۆژدا پشت بەخۆی بەستێ و کە هەروەکو وتمان لایەنی دەرونیەکەی هاوسەنگ بێت لەگەڵ لایەنی کەسایەتی لایەنی معریفی و هەروەها لایەنی لێهاتوویی بتانی کەسایەتێکی تا ئەوەندە لێهاتوو بێ کە لە کۆمەلگا لە بوارەکانی کۆمەلگا سەرکەوتوو بێت بە تایبەتی لە بواری پسپۆریەکەیدا و هەر لە هەمان کاتدا بتانی بەشداری بکات لە کۆمەلگا لە بنیادنانی کۆمەلگا وەروە ببێت بە هاوڵاتیەکی سوودبەخش بۆ بنیادنانی کۆمەلگاکەی. ناوەندە ئەکادیمیەکان ڕۆڵێکی گرنگ دەبینن لە پێگەیاندنی کەسێتی تاک لە ڕووی شوناس و فکری و لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون لەو قۆناغەیەکە تاک هەست بە پێگەی خۆی دەکات و هەوڵ دەدات کەسێتی خۆی بچەسپێنێ لە کەسایەتەکەی هەریز نەبیوەکو باسمان کرد لایەنی معریفیەکەی تا ڕادەیەک بەرز بکاتەوە ئاستی ڕۆشنبیری ئاستی معریفی ئەم تاکە کەسە بەرز بکاتەوە زانکۆ ئەمە دەتوانێت ڕۆلێکی باش لەمە بجێڕی جگە لەمە ڕۆلی تر دەبینێ وەکووتمان ڕۆلی دروستکردنی کەسایەتیەکی سربەخۆ بتوانێت پشت بەخۆی ببەستێ لە ڕووی دەرونیەوە هەروە لە ڕووی ویژدانیەوە کە زۆر گرنگە هەروەکو باست کرد پرسیارە کرد کە باس لە ڕۆلی لەلایەنی ویژدانی دەکات زانکۆ دەتوانێت
ڕۆلێکی گرنگ بجێڕین لە دروستکردنی لایەنی وجدانی خوێندکار کاتێک کە دەردەچێت لەم قۆناغەدا دەچێت بۆ ناو کۆمەڵگا دەتوانی ببێتە کەسێکی دەتوانین پێشەنگ ناو کۆمەلگا ڕۆلێکی گرنگ بجێڕی بۆ چاکسازی لە ناو کۆمەلگا خودی کۆمەلگادا ئەمەش لایەنی وجدانیەکەی کەواتە هاوسەنگە لەگەڵ لایەنە معریفی و لایەنی دەرونی ئینجا لایەنی وجدانی زۆر گرنگە تۆ چۆن دەتوانی زانکۆ چۆن دەتوانی کاریگەریەکی باشی هەبێت یاخود ڕۆلێکی باشی هەبێت لە دروستکردنی کەسایەتی لە ڕووی وجدانیەوە ئەمەش بەوەی دەبێت کە بتوانێت ئەو هاوسەنجە دروست بکات لە نێوان دابوونەریت بۆ نمونە لایەنی ئاینی و کۆمەڵە شتێکە کە پەیوەندی بە کۆمەلگادا هەیە ئەم تاکە کەسە یاخود ئەم خوێندکارە دەبێت بای ئەوەندە ئامادە بێت کە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا لەگەڵ نۆرمەکانی کۆمەڵایەتی کە زۆر گرنگە پەیوەستبی پێوە و هەروەها پابەندبی پێوە بۆ ئەوی بتوانێت ببیتە نمونەیەک بۆ خەڵکانی تر ناو کۆمەلگا لەبەر ئەمە زۆر گرنگە ڕۆلی زانکۆ لە ڕووی وجدانیەوە دیار بێت و هەروەها کاریگەریەکی باشی هەبێت. ئەگەر بمانەوێ بەراوردێک بکەین لە نێوان پەروەردەی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکانی وڵاتانی پێشکەوت و ئەو وڵاتانەی کە ئێستا لە قۆناغی گواستنەوەدان بۆ بەرەو پێشکەوتن بۆمان دەردەکەوێت کە هێشتا نەیانتوانیوە ئەو ئەرکەی لەسەر شانیانە بە باشی جێبەجێ بکەن هەرچەند کە گرنگی خۆیان هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. ڕامەوەی کە ئەگەر بینە سەر واقعی کوردستان و ئەو گۆڕانکارانی کە لە کوردستان هەیە تا چەند زانکۆ دەستێدا هەیە بەڕاستی بەداخەوە هەتا ئێستا زانکۆ نەیتوانیوە ڕۆڵی خۆی بینێت لە کۆمەڵدا وەک پێویست. بۆیە ئێمە لە ئێستا بەدواوە بەڕاستی وەزارەتی خوێندنی باڕا و زانکۆیەکان پێویستە جارێککە بەرنامەی خۆیان داڕژنەوە و مراجعی خۆیان بکەنەوە لەو بوارە ناکرێت کۆمەڕ بڕوە بێ ڕێنمایی زانکۆ بێ ڕێنشاندانی زانکۆ بێ بەرنامەدانانی زانکۆ لەبەرەوەی زانکۆ تەنها جێگایە کە دەتوانێت بەرنامە ڕێژ بێت بۆ پێشکەوتن بۆ گۆڕانکاری لە کۆمەڵدا لە هەر بوارێک لە بوارەکان بڕێ. بەداخەوە ئێستا ئەو گەنجانەی ئێمە لاوەکانی کە ئێستا لەو تەمەنە دێن زانکۆ ڕاستە دێن و دەخوێن و ئەنجامی باشەوە دەستدێنن بەڵام لە هەمان کاتداگە تەماشای بکەین ئەو پێشکەوتنەی کە لە جیهاندا هەیە کوردستانی نەگرتوێتەوە. بەداخەوە دەڕێم ئەو پێشکەوتنەی کە ئێستا دەیبینین لە بواری بە تایبەتی ئەلکترۆنیات و ئەنتەرنێت کە لە جیهاندا هەیە ئەو لاوانەی ئێمە کە لە زانکۆن و لە کۆمەڵدا کاریە دەوردەبینن یەک ڕویان لێ وەرگرتووە ڕوویەکیان لەبیر چووە کە بەکارهێنانی ئەو پێشکەوتنەیە بۆ پێشکەوتنی کۆمەڕەکەمان لەگەر ئەوەی کە بەداخەوە ینی جۆرێک لە ئێخترااب دروست بووە لە بینی ئەو کەلەپورەی کە لە لای وڵاتی ئێمە هەیە لە بینی ئەو عادات تەقالیدەی کە لە وڵاتی ئێمە لەگەر ئەو عادات تەقالیدەی کە لە ئەوروپا هەیە و لە ڕێگای ئەنتەرنێت و شت کە دەیبینن. بۆ ئێمە بەڕاستی ئێستا پێویستمان بە ئیعادەی نەزەر هەیە جارێککە تەمەشای وەزعی خۆمان و حاڵی خۆمان بکەینەوە کە ناکری ئێمە لێرە کۆمەڕەکەی خۆمان لەبیر بچێ و چارەسەری کۆمەڕەکەی خۆمان لەبیر بچێت بچین تەمەشای ئەوروپا بکەین و هەر کۆپی شتەکانی وان بکەین بۆ خۆمان بێ ئەوەی بتوانین کە جێبەجیان بکەین لە ژیانی خۆماندا لە گۆڕانکاری لە کۆمەڵماندا. کوردەواری ئێستا لە کۆمەڵ کوردەواری بەڕاستی ئێستا لە مەرحلەیەکە کە مەرحلەی گەشەکردنە مەرحلەی چوونە سەر ڕێگای پێشکەوتنە بەڵام ئەو پێشکەوتنە نایەتە دی ئەگەر بێت و زانکۆکان ڕۆلی تێدا نەبینن نەخشەی بۆ دانەنێن بەشدار نەبن لە بەرنامە ڕێژی بۆیان. ئەوان هەروەکو باسم کرد سیستەمی پەروەردە و سیستەمی خوێندنی باڵایان پێکەوە بەستۆتەوە واتە تاواکەر یەکترین بەڵام لای ئێمە ئەم کەم و کوڕی ئەم خەلەلە هەیە لە سیستەمی پەروەردە لەوانەیە کۆمەڵە خەلەلێک کۆمەڵێک کەم و کوڕی دروست دەبێت لە کەسایەتی خوێندکار کە ناتوانن وەکو پێویست خوێندکار ئامادە بکەن بۆ زانکۆ. ئەمە وا دەکا کە
کە لە قۆناغی خوێندنی باڵە لە قۆناغی زانکۆش تووشی کۆمەڵە کێشەیەک بێتەوە ڕوبەڕووی کۆمەڵە گرفتێک بێتەوە کە نەتوانی بە پێی پێویست کەسایەتی یارمەتی دەربێ لە بنیادنانی کەسایەتی خوێندکارە. ئەمە من لێرەدا دەبینم کە ئەو پەیوەندیە نێوان سیستەمی پەروەردا لە قۆناغەکانی پێش زانکۆ زۆر پێویستە، زۆر زەڕوریە کە ئەمە لە لەوانی وڵاتەکانی پێشکەوتو هەیە، بەڵام لای ئێمەدا ئەم شتە بەداخەوە تا ئێستا نییە. لە کۆتاییدا ئەوەمان بۆ دەردەکەوێت کە زانکۆکان دەتوانن ڕۆڵێکی گرنگیان هەبێ و بەشدار بن لە پەروەردەیەکی دروست لە پێناو کۆمەڵگایەکی وشیار و ئەکتیڤ و ڕوولا داهاتوویەکی گەشت. بینەرانی خۆشەویست، ماندوو نەبن، ڤیددیۆ کلیپێکمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە، پێکەوە بچین بیبینین. تا ڕوحم لە جاندایە تۆم ناوێت قەت نامەوێ بەزەیت بە مندابێ فەقەت پێم خۆشە ئەوە تۆ لە بیردابێ لەو دنیایە کەس بۆ تۆ وەک من نابێ. هەمن دنیام دی لە نێو ڕەنگی چاوە دڵخۆشی دایکە لە دڵ و جانە تا وەختێک ئاورەت لە دڵمدا شاید ویستە تەنیای خۆم کەش بەڕوخەمدا دیدی پێم مەڵە دوای من بڕۆ خۆش بە یانی جوانی لە بەرچاوتە وەلی تۆ چۆر بە شاید نەزانی هەوای تۆ هەناسەم شاید نەزانی محەبە لە دڵت کەم لە خۆڕا سولوخی ناکەم شاید قسمەت وابوو تۆ شەیتان لە کراسی فرشتە دابوو من ساردی و گەرمی ڕۆزگارت تێ نازانم چەند ڕۆژی ئاوای کەماومە لە پێ کەم ماندووی لێرە پشتی ورد کردوم بێ تۆ نەفەڵز دەکەشم وەلی هەر مردوو شایدیش ڕاست دەکەی تۆ لە ئێمە سەرتری بێدەی بە حیسی خۆ لەگەڵ ئێمە دەربڕی تا ڕوحم لە جاندایە تۆم ناوێت قەت نامێ بەزەیت بە مندابێ فەقەت پێم خۆشە ئەوە تۆ لە بیردابێ لەو دنیایە کەس بۆ تۆ وەک من نابێ ئاخە بۆچی دنیا وایە کەسێک کە ڕۆژ قەت نایە زۆر بێزارم خوددایە لەو هاڵ و هەوایە خودای ڕۆژێکی شاد فەقەت ڕۆژێکی شاد نە هەر پێکەنی لە ڕووم و دەروونم ما تاکەی بڵامیدی بۆچی یادم ناکێ فەقەت پێم خۆشە بێ و کەمێک چاوم لێکێ کە ڕۆژگاری بێڕۆح چۆن دەردیدا وەکو تۆپێکی خەڵفڕەیدام هەر لایە هەموو دەڵێن دۆڕاندت سەرت داخە لە ماڵی دڵی چۆڵت فەشی تەنیایی ڕاخە وەختێک دەرد وەکو هەور دێت و بۆ من دەبارێ گوڵی دەرچین دەبێ و دەگا لەنەو حەسارێ وەرە فریان کە و باغەوانی دڵ بە وەرە هەڵم کەنە و لەو باغە بمبە من دڵیشم ڕەشە جانم پڵە خەشە بە یادی تۆ لە دنیای خۆم دەبم نەشە ئەگە تۆ نەبی وەکو گەڵا و گوڵ و داردەرزی فەقەت ڕازی بەدیتنت بە خەنوکی دەرزی تا ڕوحم لە جاندایە تۆم ناوێت قەت نامێ بەزەیت بە مندابێ فەقەت پێم خۆشە ئەوە تۆ لە بیردابێ لەو دنیای کەس بۆ تۆ وەک من نابێ ئاخە بۆچی دنیا وایە کەسێک کە ڕۆژ قەت نایە زۆر بێزارم خوددایە لەو هاڵ و هەوایە. نیشتمان بڕگەی دیکەی بەرنامەکەمان چییە؟ جەلال ئەم حوتویە بابەتێکمان ئامادە کردووە سەبارەت بە ئەستێرەی دومباڵەداری ئیزۆن. ڕاستی خۆشەویستان ئێوە هیچ زانیاریتان لەبارەی ئەستێرەیە هەیە؟ لەگەڵمان بن بزانین ئەم ئەستێرەیە چییە و چی بەسەر دێت. تەلەڤیزیۆنی NHK توانی تەسویرێکی کواڵەتی بەرز لە ئەستێرەی دومباڵەداری ئیزۆن بگرێت. کاناڵی تەلەڤیزیۆنی NHK بە کاڵگوەرگرتن لە کامێرایەکی کواڵەتی بەرز و پەیوەستکردنی بە تەلێسکۆپێکی 1 متری تەکلێنز تەسویرێکی زۆر باش لە ئەستێرەی دومباڵەداری ئیزۆن لای خۆی بگرێت.
ئەم تەسویرە لە حوتوی کۆتایی مانگی ئۆکتۆبر گیراوە و زۆر لە وێنەکانی ناسا باشترە. ئەستێرەی دومباڵەداری ئیزۆن یەکێک لە سەیرترینەکانە لە بواری خۆی. ئەم ئەستێرەیە لە ڕێگای مەترسیداری خۆی لە نزیک خۆر تێپەڕ دەبێت و ئەستێرە ناسەکان نازانن کەچی بەسەر دێت. ئایا بە هەموو هێزی خۆی دەچێتە ناوخۆر یان لە لای تێپەڕ دەبێت و دەسووتێ؟ هەندێک لە زانایانی ئەستێرە ناس دەڵێن تا ئێستا هیچ ئەستێرەیەکی تریان نەدیوە کە وەکو ئیزۆن ڕەفتار بکات و زۆرتر لەوەکە بە ئەستێرەی دومباڵەدار بچێت بە حەسارەیەک دەچێت کە زۆر بە خێرایی بەڕێگادا دەڕوات. لە ڕۆژی 28 نوامبری ئەم ساڵ ئیزۆن دەگاتە نزیکترین فاصلەی خۆی لەگەڵ خۆر کە دەکاتە 1,174,000 کیلومتر. ئەگەر ئیزۆن لە خۆر نەکەوێت یان لە کاتی تێپەڕبوونی لای خۆر نەسووتێت ڕەنگە وەکو تۆپێک لە ئاگر بێت بۆ سەر زەوی. تازە ئەو کاتە کە مەتەرسیدار دەبێت. ناسا دەڵێت کە هیچ مەترسیەکی نییە و ئیزۆنیش وەکو ئەوانەی تر لە لای زەوی تێپەڕ دەبێ و ئێمەش لە ئاسمان دەیبینین. بەڵام زانایانی تر باوەڕیان بە ناسا نییە و پیان وایە ناسا زانیاریەکان لە کۆمەلگار دەشارێتەوە. بۆ وێنەش باسی ئەو شەهاب سەنگە دەکەن کە لە یەکەم مانگی 2013دا لە رووسیا کەوت و بوو بەهۆی برینداربوونی زۆر کەس. لەو کاتەش ناسا هیچ ڕوونکردنەوەیەکی نەبوو. دواتر وتەبێژیان کوتی ئێمەش پێمان سیر بوو ئەگەر هەواڵەکەمان بیست. ئێستاش دەبینن کە کەناڵێکی تەلەڤیزیۆنی لە ژاپۆن دەتوانێت وێنەی باشتر لە ئیزۆن بگرێت و ناسا بە هەموو ئیمکاناتی خۆی نەیتوانیوە وێنەیەکی باشتر بگرێت. خۆتان بڕیار بدەن ئایا باوەڕ بە زانیاریەکانی ناسا دەکەن یان هەوڵ دەدەن خۆتان وەکو ژاپۆنیەکان زانیاری وەدەست بهێنن. خۆشەویستان ئێستا لە بڕگەی لاوانی سەرکەوتووی نیشتمان دوو میوانی عزیزمان داوەتی ستودیۆ کردووە و توێژێکمان لەگەڵیان دەبێت کە خۆیان بناسن بە بینەرانمان. شنا ئاباس بەخێر بێن بۆ ئستودیۆی بەنامەی لاوان. ئاباس لە خۆتەوە دەست پێ بکە بزانین تۆ کێی و ئەو بوارەی کە توانیتە سەرکەوتوو بەدەست بێنی چ بوو؟ نام عباسە لە دایکبووی سنەم لە ساڵی هەفتان و بوومە پێشمەرگە حیزبی دموکرات. دواتر هەر لە هەمان کاتدا کە پێشمەرگە بووم درێژەم بە خوێندندا لە زانکۆ لە بەشی کۆمەڵناسی لە ساڵی 2012 پلەی یەکەم بەدەستنا لە زانکۆی کۆیە لەسەر هەموو بەشە ئەدەبیەکان وەکما بە سەرکەوتنەکەیشم لە بواری خوێندندا بوو. ببوون ئاباس ئەوەی کە من بزانم پێم وابێت لە ئاستی فەکەڵتی شەریەکەم بوویوانی مەبەستم لە بەشە ئەدەبیەکان دوو فەکەڵتێکرێتەوە. زانکۆی کوێ دوو فەکەڵتی ئەدەبی هەیە من لە ئاستی هەردووکە یەکەم بووم. سەرکەوتوو شنەخانم جنابش خۆزی بە بنێرانی بەنامەی لاوان بناسن. شنە خاڵدار لە دایکبووی چاری مەهاباتم لە ساڵی 1372 لە هاتووین بۆ کوردستانی باشوور. دواتر منیش لێرە ئیدامەی خوێندنەکەم داوە و دەرچووی ساڵی 2013 و منیش یەکەمی بەشی کۆمەڵناسی بووم فەکەڵتی زانستە مرۆڤایەتی کۆمەڵایەتیەکان بەشی کۆمەڵناسی دەسە ئاستی هەر 4 ساڵەکەی یەکەم بەدەستێنە. سەرکەوتوو بیت شنە ئەوەی کە ئێوە توانیوتانە وەکۆی کە چی بنەماڵە پێشمەرگەش بوونە توانیوتانە لە ماوەی خوێندنتان بەردەوام یەکەمیش بن بۆ خۆت چەندە بنەماڵەت هاندەرت بۆ چەندە بنەماڵەت هاوکارت بوونە کە توانیوتە لەم بارودۆخە لە ئاستی خوێندنە زۆرتر سەرکەوتوو بیت؟ من زۆر سپاسی ماڵەوەمان دەکەم خانەوە دەکەم دواتر سپاسی حیزبەکەم دەکەم کە توانیویانە ئەو ژینگەیە بۆ من فەراهەم کەم کە بتوانم ئیدامەی خوێندنەکەم دەم چونکە تەنها دەتوانم خوێندنەکەمە خەباتێکم بیکەم بۆی بتوانم گەلەکەم و بتوانم خانەوادەکەم سەربەرزکەم لەم ڕێگاوە بتوانیشم خزمەت بە کۆمەڵگاکەم بکەم. سپاس سەرکەوتوبی ئاباس دیزانکۆ بەڕای تۆ چەندە کاریگەری هەبووە لەسەر لەوەی کە چەندە زانکۆ هاندەر بوو بۆ تۆ کە بتوانیت زیاتر هەوڵی خوێندن بدەیت وە بتوانانی قۆناغەکانی دیکە خوێندنیش ببڕی. ئایا هیچ زانکۆ کاریگەری لەسەر تۆ داناوە یانەوەی کە زیاتر هەوڵ و مادووبوونی خۆت بووە؟
بێگومان هەردوو لای ڕاستە یعنی هەم خۆم هەم زانکۆش کاریگەری هەبووە ناتوانانی هیچ کامی ئینکار پێی زانکۆک و دامودەستگایەکی مدرن لە کۆمەلگای مدرنان بێگومان کارەکاتە سەر هەر تاکێک و هەر لەسەر ئەو بنەمایشە کە هەموو وڵاتانی مدرن ئەگەر سێر بکەین پێشکەوتوترین وڵاتان پێشکەوتوترین زانکۆشیان هەیە کابوو بێ بزانین کە پەیوەندیکی دوولایەنە هەیە نێوان ئەم دوو بابەتەدا هەر لەسەر ئەو بنەمایشە کە داهاتێکی زۆر و تێچوونێکی زۆر تەرخانەکرێت بۆ زانکۆکان و هەوڵە درێت لەو ڕێگایەوە کەسانێکی پرۆفشنال بەرهەم بێنێ و بێگومان منیش لەو چوارچێوەیەدا زانکۆ کاریگەری لەسەرم هەبووە ئەو متۆدانەی کە ئەوان خستیانە بەردەم من بۆ ئەوی کە بتوانم لەسەر بنەمای ئەو متۆدانە پەرە بە خوێندن بدەم کاریگەریکی بەرچاوی هەبووە لەسرم لە هەمان کاتیشتا بۆ خۆم هەوڵم داوە کە زیاتر بخوێنمەوە زیاتر کار بکەم لەسەر بابەتە زانستیەکان و هەردوو لایانی کاریگەری هەبوو. جیاوازی سیستمی پەروەردەوەی لە کۆمەلگایەکی داخراوە یا لە کۆمەلگایەکی ئازاد و دموکراتیک ئابێ تا چەند کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی تاک؟ بێگومان کاریگەری هەیە ئەوەی کە وڵاتێک بێ ئیزن بدات یا ئیجازە بدا کە تۆ چەند دەستت بە زانست بە تەکنۆلژیا بگات و لە ڕێگای تەکنۆلژیاوە چەند بتوانیت دەستت بە سەرچاو مدرنەکان بگات ئەوە گرنگترین فاکتەر کە کار دەکات لەسەر هەر خوێندکارێک بۆ نمونە ئێستا گەر بەراورد بکەین لە ئێرانە خوێندکارێک ناتوانێت دەستی بە ئینتەرنێتێکی خێرا ڕابگات ناتوانێت بەشێک لە سەرچاوەکان بۆ منە بە بڕیاری حکوومەت ئیتر چاپ ناکردن بەتابە لە بوارە ئەدەبیەکان ئێمە ئەزانین کە لەم چەند ساڵی ئەخیرا بڕیاندا کەوانی تر چاپ ناکرێنەوە کابوو تۆی خوێندکار سەرچاوە دەست ناکەوێت کە سەرچاوت نەبوو لەسەر چ بنەمایك ئەتوانی خۆت پێ بگەنی لە حاڵێکە لە وڵاتانی مۆدێرنا هەر سەرچاوێک کە بڵاو دەبکرێتەوە خوێندکار لە ماوەیەکی زۆر کەم دەتوانێت دەستی پێ ڕابگات ئەمەش جیاوازی هەیە لە جیاوازی دوورسەکات لە خێرایی خۆپێگاندن و چەنداتی خۆپێگاندن. شنە تۆ وەکو خوێندکارێکە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بووی بەتایبەتی ئەوەی کە بە زمانی کوردی دەتوانێت بخوێنی بەڕای تۆ ئەوەی کە تۆ ڕاحەتی دەتوانی بە زمانەکەی خۆت بخوێنیت چەندە گرنگە تا ئەوەی کە ئێستا دەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان بۆیان نییە بە زمانی خۆیان بخوێنن بەڵام تۆ وەکو خوێندکارێکە هەتوانی وتە بە زمانی کوردی بخوێنی چەندە کاریگەری هەیە لەسەرەوەی کە خوێندکار بتوانێت زیاتر پەرە بە خوێندنەکەی بدات؟ بەڵێ ئەوە ڕاستە کە من لێرە بە زمانی کوردی دەخوێنم ئەوە کاریگەریکی باشیەوە من دەتوانم زیاتر ئاستی هۆشیاری خۆم بەرزکەمەوە لە ڕێگەی زمانی کوردیەوە بتوانم زانستەکەی خۆم بگێنم بە وڵاتانی هاو نیشتیمانیانی خۆم بەڵام لەگەڵ ئەوەشدا زانینی زمانی بیانیان تۆ کاتێککە چەند زمان دەزانی واتە کەلتوری ئەو وڵاتە زانین بۆیە بەداخەوە لە زانکۆکانی هەرێمی کوردستان تەنها زیاتر گرنگی بە زمانی کوردیدا دیارە ئەو زمانی زنگماگی خۆمانە و گرنگە بەڵام خوێندن بە زمانەکانی دیکەش گرنگە و وا دەکات کە بەرەو پێشتر بچی ئەوە دەزانانی مەبەستی سەرەکی منیش ئەوە بوو کە ئێستا تۆ بە زمانی سەرەکی خۆت نەخوێنی بە زمانی زەگماکی خۆت نەخوێنی هەر لە منداڵیەوە بێ بە زمانێکی دیکە بخوێنیت ئەوە چی ئەو بەڵێ بە دڵنیایەوە ئەو کاریگەری دەبێت لەسەر تۆ کە تۆ لە سەرەتایترین مافی خۆت بێبەش دەکرێت کە زمانی زگماگیە بەڵێ بە دڵنیایەوە کاریگەری لەسەر تۆ دەبێت کە بە زۆری زمانێکی تر لە قوتابخانەکاندا زاڵە و بەسەریاندا کە دەبێت بیخوێنن کە دوورە لە هەر مافێکی مرۆڤ کە ئەوەی کە دەبێت بە زمانی خۆیان بخوێن بەڵام ئەوان دەی بێ بەشکراون. ئەباس سەبارەت بە خوێندن لە ئێرە ئێوە خۆتان وەکو فەرقی نییە کوردستان هەر هەمووی دەتوانین بە وڵاتی کوردانی دابنین بەڵام کە تۆ خۆت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی وە هاتووی لێرە خوێندوتە ئایا تۆ هەستت بۆ جیاوازیەی کردووە کە مەسەلەن تۆ لە پارچەکانی دیکەیت هەندێک بڵێن ئەو شتانەی ئەو پێداویستیانەی کە پێویست بێ بۆ تۆ نەکرابێت یا ئەوەی کە ئەو کێشە و بربەستانت کە بۆ پێش هاتبێت چیە یا ئەوەی کە نا دەبینین لێرە بۆ خوێندن ئەگەر پارچەکانی دیکەش بن زۆر باسایی دەتوانن خوێنی خۆیان دامە بن تا چەندە تۆ هەستت کردووە کە ئایا جیاوازی هەیە یانەوەی کە لێرە تا چەند هاوکاری کوردانی پارچەکانی دیکەش دەبن؟ وڵای خۆی لە هەر کوێنێک بخۆنی تایبەتی خۆی هەیە جیاوازینەوە کە تۆ لە کوێنەوە لە شوێنێکەوەی بۆ شوێنێک بەڵام تایبەتمەندی خۆی ئەو تایبەتمەندیانە توانی بە جیاواز دابنیت بۆ نمونە تایبەتمەندی خوێندن لە ئێرانە ئەوەیە کە تۆ بە زمانی فارسی بخوێنی زمانێک کە زمانی خۆت نییە و لەوانەیە هەندێک جار تووشی شۆکت بکات بەتابەت لە پۆلی یەک و ئەوانە سەرەتاوە هەندێک جار پارادۆکسە دروستە بێت لە نێوان ئەوەی کە لە ماڵ فێرەبی لەگەڵ ئەوەی کە لە قوتابخانە فێر دەبی وەکو دوو دەستگای پەروەردەی کۆمەڵایەتی بەڵام لە بواری خوێندە من لە ئێرانە زانکۆم نەخوێن لێرە زانکۆم خوێن بۆیە ناتوانم بەراورد دەکەم لە نێوان
خوێندن لە زانکۆ بەڵامەوەی کە ئاگادار بیکون تاکتت هەبێت لەگەڵەوانێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستانن چەندە کاریگەری هەیە تۆ لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان توانیوتە خوێندنی خۆت تەواوکەی ئایا هیچ بربەستێکت بۆ هەبووە یانەوەی چ لە بواری مامۆستاکان بێ چە لە ئاستی زانکۆ بێ یان لە بواریەوەی کە هاوپۆلەکانت چۆن هاوکاری توانیان کردو یان ڕفتاریان کردووە بەرامبەر بێت خۆی لێرە لە بواری حکومیە و کۆمەڵێک ئاسانکاری هەیە کۆمەڵێک تێچوون یا پارێک کە تۆ پێویستە لە ئێرانە تەرخانی بکەیت بۆ خوێندن لێرە تەرخانی ناکەیت بە پێچوانەکە لەوانەیە حکوومەتیش هەندێک یارمەتیت بدات ئەوە لە بوارێکەوە ئاسانکاریە بۆ تۆ لە بواری هەڵسوکەوتی خەڵکشەوە خەڵسکەوتی خەڵک لە ئێران چۆن بۆ لێرە شەروا بووە چۆن هەمومان ئێمە هەر یەک نەتەوەن و یەک نیشتمانە بەڵام وایە ئێستا مەسەڵەن بۆ نمونە خۆم زۆر جار دەبین مامۆستاکان زۆر یارمەتی دەردەبن بەوەی کە ئێمە کە ڕەنگە کوردیەکەمان زمانی کوردیمان بەو شێوە پاراوەی نەبێت لەبەرەوەی کە پێشتر خوێندنمان لە سەرەتاییەوە بە زمانی فارسی بووە زۆر جار هاوکاریەوەیان کردووە کە بتوانین کەم ڕابین لەگەڵ خوێندنی ئێرە یانەوەی کە هاوپۆلەکانیش دیسان هاوکاری ئەمەیان کردووە بەوەی کە ئێمە لە وڵاتێکی دیکە وتم ئەگەرچی جیاوازیەکی نی هەر هەمووی وڵاتی کۆدان بەڵام لە شوێنێکی دیکەەوە هاتوین زۆر جار هاوکاریەوەیان کردووە کە جۆرێک هەڵسوکەوت نەکەن بەرامبەر کە ئێمە خەڵکی ئەوێن نین نەزم من بۆ خۆمەوەم بینیوە ئێوە خۆتان تا چەند هاتم کێشەی زمانم نەبوو کە چوومە زانکۆ چۆن حەزب باشی زمانی کوردی فێر بووم بۆ کێشەی زمانم نەبوو بەڵام وەکو هەڵسوکەوت وەکو شتی دیکە هەر بەلای من زۆر احتیاطی بوو بەڵام لەگەڵەوە شتا مامۆستاکان هەمویان یارمەتی دەبوون تەڵەبەکانش یارمەتی دەبوون بەڵام و ئاڵەگۆڕ لە هەموو شوێنەکە هەیە تۆ لەوانەیە لە شارێکی دیکەش بخۆین لە سنە بخۆنی ئاڵبکۆڕی زانستی و گۆڕینەوەی بیرۆڕان ناو تەڵەبەکان و هاوکاریکردن لە هەموو شوێنێکی دنیا هەر هەیە تۆکو کەنیشکێکە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە درێژت بە خوێندن داوە ئایا جیاوازیەک دەبینی لەو سیستمە بەسراوە کە لە ئێستا لە ئێراندا حاکمە تا چەند دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئێستا بەرەو پێشچوونی خوێندکارەکان و بتوان بە ئازادانە ئەو سیستمەکە یا ئەو خواستێکە دایان بێ وەکو خوێندکارێک وەکو کەنیشکێک لەو سیستمە بتوان بۆ دەستی بێن بەڵێ بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان بەتابەتی دوای ئازادکردنی عێراق ئەو بربەستەی کە هەبوو جاران نەماوە کچان بە ئازادی دەتوانن بچنە ناوەندەکانی خوێن و ئیدامە بە خوێندن بدەن و پاڵپشتی خانەوادەکانیشان ئێستا زیاتر پاڵپشتن بۆ ئەوەی کچەکانیان بچنە ناوەندەکانی خوێندن و بتوانن لە ڕێگەی خوێندنەوە بگەم بە ئامانج و هیواتەکانی خۆیان بۆیە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ ئێراندا کە لەوێدا کچان لەوانەیە زۆر ڕێگر و بربەستیان بۆ بێتە پێش بەڵام بە خۆشحاڵیەوە لێرە تا ڕادێک ئەو بربەستە کەمترە. سپاس شنە و ئاباست و خوێندکاری سەرکەوتوو لە بەشی کۆمەڵناسی ئەوەندەی کە منیش ئاگادار بن پێم وابێ هەلو کاتەوە کە بەشی کۆمەڵناسی لە زانکۆی کۆیەکراوەتەوە یەکەمەکانی زانکۆیان گرتووە ڕۆژهەڵاتیەکان وانە سەرکەوتوو بوون زۆر سپاس کە بەشدار بوون لە استودیۆی بەرنامەی لاوان. هیوای سەرکەوتن و بەردەوامی زیاتردان و بە هیوای ئەوەی کە بتوانن لە داهاتوودا زیاتر سەرکەوتن بەدەست بێن. خۆشەویستانم لێرەدا گەیشتینە کۆتایی سێهەم بەرنامەی لاوان هیوادارم کە بەردەوام پەیوەندیمان پێوە بکەن چاوەڕوانی ڕەخنە و پێشنیارەکانی ئێوە عەزیزانی. هەروەک ئاشنان لە ڕێگەی پیجی فەیسبووکی بەرنامە facebook.com/lawan تیشک دەتوانن لەگەڵ ئێمە پەیوەندی بکردن و سەرنج و بۆچوونەکانی خۆتان بۆ بەرنامەی لاوان بنێرن. تا بەرنامەی چوارەمی لاوان کاتێکی خۆش ژین بە کامەرانی.